سڵاتان بێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لە سەرتەوەریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ تەورەکەتان تایبەتە بە پرسێکی ئابووری کە ڕۆژانە لە هەرێمی کوردستاندا باسی لێو دەکرێت ئەویش پرسی سەرمایەگوزاری و هاندانی کەرتی تایبەتە لە هەرێمی کوردستان. ئایا ئەرکی حکوومەت لە سەرمایەگوزاری و هاندانی کەرتی تایبەتدا چییە لە هەرێمی کوردستان لە کاتێکدا کە ڕۆژانە هاوڵاتیان و بەرپرسان باس لەوە دەکەن کە لە هەرێمی کوردستاندا داهاتێکی زۆر هەیە و لەگەڵ ئەوەی لە ئێستادا گفتوگۆی بودجە بابەتی گەرمی شەقامە باس لە داهاتەکانی هەرێمی کوردستان دەکرێت باس لە بەهەدەردانی بودجە دەکرێت تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی هەبووە لە پرسی سەرمایەگوزاری و هاندانی کەرتی تایبەت ئەمە لە کاتێکدایە کە بابەتی دامەزراندنی شێکێک لەو بابەتە گەرمانەی کە لە ئێستادا باسی لێو دەکرێت زۆرێک لە دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان پاش دەرچوونیان جۆرێک لە بێهیواییان هەیە لەوەی کە دابمەزرێن. ئایا ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دەتوانین بڵێن لە هەرێمی کوردستاندا کەرتی تایبەت بەو شێوەیە پێشخستنی بەخۆیەوە نەبینیوە؟ ئایا تا چەند ڕۆڵی هەبووە لەوەی کە هاوڵاتیان یاخود بە جۆرێک ترەگە بڵێن دەرچوانی زانکۆ و پەیمانگەکان بتوانن ڕۆڵیان هەبێت لە کەرتی تایبەتدا؟ ئایا ئەو ڕێکخرا و هەروەها لەگەڵ ئەوەشە لایەنەکانی پەیوەندیدار لە هەرێمی کوردستان تا چەند توانیویانە ڕۆڵیان هەبێت لەوەی کە سیستمێکی ئابووری بەهێزیان هەبێت بۆ هەرێمی کوردستان بۆ ئەوەی کەرتی تایبەت ببێت بە بەشێکی گرنگی ئەگەر دامەزراندنیش بێ بۆ شێوەی کە ڕۆژانە وەک دەوترێت کێشەی هاوڵاتیان هەرێمی کوردستان گلەی هاوڵاتیان گازندەی هاوڵاتیان لە حکوومەت ئەوەیە کە داهاتی ڕۆژانیان کەماوە بژێوی ژیانیان بەو شێوەیە کە زۆر جاگلەکە ئاراستە دەکرێت بۆ شێوەی کە داهاتیان باش نییە یاخود کاری ڕۆژانیان بۆ شێوێ نییە. هەروەها ڕۆژانە باس لە توێژی بێکاران دەکرێت لە هەرێمی کوردستان کە تا چەند کەرتی تایبەت ئەگەر هاتوو بژێنرێتەوە لە هەرێمی کوردستان و حکوومەت ئەرکی هەبێت ئەمە هەنگاوێکی باشە بۆ ئەو بوارە. ئایا حکوومەت هەرێمی کوردستان چی بکە بۆ ئەوەی ببێ بە هەرێمێکی پیشەسازیەکە بوتێ بەو شێوەیە؟ زۆرترین ڕخنە بەڕێزان ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا نەیتوانیوە لە بواری پیشەسازیدا هەنگاوی هەبێت لە هەرێمی کوردستان، بۆیە تەنانەت لە ڕووی کەشوکاڵیشەوە ئەو ڕخنانە هەیە و ئەوەی کە باز دەکرێت کە لە ئێستادا زیاتر حکوومەتی هەرێم ئەو بودجەی کە تایبەتە لە بەهرێمی کوردستان تەنها تەرخان کراوە بە بودجەی تەشغیلی یان ئەو بودجەی کە دانراوە تەنها بۆ موچەی فەرمانبەران ئەمە وای کردووە کە چینێکی لە هاوڵاتیانمان نەبێت بۆ بواری پیشەسازی و داهێنانمان نەبێت لە بواری پیشەسازی و ئابووریدا. کەواتە بەڕێزان ئێوە دەتوان قسە لەسەرەوە بکەن پێشنیازەکانتان بۆ حکوومەتی هەرێم کە چی بکات بۆ بژانەوەی سەرمایەگوزاری و هاندانی کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان و لێکەوتەکانی ئەو هاندانە. هەروەها لە سەتۆری کۆمەڵایەتی فیسبوک و ناونیشانی facebook.com/naliatv دەتوان ڕاوتی بنووسنجەکانی خۆتان بنێرن. بەڵێ یەکەم پەیوەندیمان کاک شێرزاد لەگەڵماندایە. فەرموو کاک شێرزاد. زۆر سپاس کاک شێرزاد، فەرموو. کاگەشوان حکوومەت لە کەرتی تایبەتە ئیشی زۆر کردووە. بەڵێ. و دوای ئەوە من خۆم فەرمانبەرم لە دایرەیەکەم دوو کەسمان بۆ هات کە خەریجیش بوون دامەزرا بوون بەپێی کەفاەتی خۆیان. بەڵێ. یەکەم ڕۆژ سەعات 9:30 هاوتمان کاکە تۆ بۆ 9:30 هاتوویت؟ وەڵایم ڕۆ کوتم بۆ بەیانی نەهاتەوە تەلەفۆنمان بۆ لە سەعات هەیە کاکە بۆ نایتەوەتی وڵاتی من نایکەم وتمان بۆ وەڵام وچەکەم کەمە ئێوتمان کاکەجان بەپێی ئەو شەهادەی خۆت ئەوەی کە هیچ کرۆ ئێمەش مۆڵ کوتۆ بۆ نایت تاکە دوێنێ دانا مەزراوی گلەی لە حکوومەت دەکرێت سەودا دای مەزراوی ئەڵەی موچەکەم کەمە ئەمە یەک. دوایەوە حکوومەت چی لە خەڵکی هات کاکە ئیمڕۆ کابرەی بەدا ڕێزم هەیە بۆی دیاتەکەی خۆی بەجێ هێشتووە ئەتر ناو شارە تجارەتەکە و بزنسەکە. ئەمە حکوومەت ناتوانێت بە زۆر بینێرێتەوەێ بەیانی بە زۆر بینێرێتەوە حکوومەتەکە دیکتاتۆرە. یعنی مەسەلەیەکی پێشینان هەیە ئەوێ پاییزێ مەمرەش لە خەجێ گەڵا ڕێزانە و زستانە مەمرە بەفربارانە و بەهارێ مەمرە وەختی سەیرانە و یعنی حکوومەت نازانم چی بکە لەم بینەیە کابرا بکە ئەوێ بڕۆ ڕەوانێ فەلاحەتی خۆکە و باموشەوە ئەوکاری دەکەم ناچێتەوانێ دانیشتووە لە ناو شارەکە خەریکی بزنسە دوای کوڕەکەی تەخەڕوجەکات موچەیەشی کەم وەرەگرێ بڵین هەر ئەوەیەتی کە بپی شادەکەی خۆیەتی پێ ڕازی نییە
بەڵێ يعني حکومت با ئێمە هەموو شتەکان نەخینە سەرشانی حکومت ئێمەش خۆشمان کەم دەخەمین کاکە لە زۆر شتا کاکە شوارژان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت ڕەهێڵ لە پیرمامەوە فەرموو کاک ڕەهێڵ ئێوارە باش بەڕێتم زۆر سپاس دەکەین کاک ڕەهێڵ ئێوارەت باش خۆشی بەرنامەکەت لێکەم زۆر سپاس دەکەین سەرەتا دەمێ داوای سەلامەتی وەرچی زوو گەڕانەوەی سەرۆک مامزەلالە بۆ دووبارە چاکبوونەوەی چکە لە ئێستادا زۆر پێویستیمان بە کەسێکی وەکو بە ڕێز دەڵات تاڵەبانی هەیە هیوادارم داوا لە خەڵکی کوردستانیش دەکەم و مامۆستای ئاینیەکانیش پاشکاری ئاینی دوعای سەلامەتی و چاکچی و چاکبوونەوەی بۆ سەرۆک مامزەلال لەخوازم وا بەنسبەت تەورەی بەرنامەکەشت بەڕاستی تەورەشی جوان و لەجێ خۆیەتی دا کاکە جان کارتی تایبەت و حکوومەتی ئێمە لەبەر کرێکاری بیانی جێگایەک ماوە بۆ کەسێکی کوردی ئەم وڵاتی خۆمان کە بێ موچێ و بێ مەحاشە و بێکار و کاسبی بچی لەوێدا مەدرێ تۆ سێر کار کۆمپانیە چێت حکوومەت ئێرە مێنێتە ناو وڵاتەکەمانەوە بە کۆمەڵی کرێکارەوە بگە ڕەنگە هەر لە ئیشەکانیش سەردەرینەکە یاخود نەزانێ ئیشەکە بەڕێوەبەرێت بەڵام چونکە کەسێکی بیانی ئەڵێ کاکەوە کەسێکی پرۆفیسۆرە و لە وارەیشی کردۆ نەخێر واش نێوە پێچوانەوە ڕەنگە ئێمە کەسمان هەبێ بێکارە و بێ معاشە دووقات و سێقاتی ئەوەی ئەویش ئەویشە بزانێ و بەنسبەت کەرتی کشت و کاڵیشەوە لێرەدا دەمەوێت بە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێن لە هەرچی گوندەکان هەیە بیری تیوازی لێ بدات و کۆمەڵی کرێکار بگرێ لە سەریا بۆی بەرهەمی کشت و کاڵیمان هەبێت و ئیتر بەرهەمی ئێمە هاوردەی دەرەوە بکەین نەک بەرهەمی دەرەوە هاوردەی ناوەڕێمی کوردستان بکرێت و دووبارە دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم و ڕێز سڵاوش تایبەتیمەوە و سپاس زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت شۆڕش لە هەریرەوە فەرموو کاک شۆڕش ئەلۆ بەڵێ کاک شۆڕش سڵاو لێ بێ فەرموو سڵاو کاک شۆڕش زۆر سپاس دەکەین فەرموو بەرنامەکەت لێکەم زۆر سپاس کاک شۆڕش کاک شۆڕش ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی تکایە ئیشی زۆری کردیوە ڕاستین ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخود دوورکەویتەوە لێ ڕاستی حکوومەتیشی زۆری کردەوە کاک شوان بەڵێ بەڵام لەلایەنی هەریرەوە لە تەماشا دەشتی هەریر کە دەشتێکی گەورەیە تا ئێستا کەس خەرکەکە بە خۆی نایە کشت و کاڵی لێ بکات ئەلۆ بەڵێ کاک شۆڕش کاک شۆڕش با پرسیارە بکەین کەواتە ئەمە پێت وایە کاک شێزاد بە هەمان شێوە باسی لەوە کرد کە لە ئێستادا وەک ئەو بۆ مەبەستەوتی کە جوتیارەکان لە ئێستادا گرنگی نادەن بە کەرتی کشت و کاڵ پێت وایە ئەمە پەیوەندی بۆ هەیە کە بەرهەمەکانیان ناکەوێتە بازارەوە بە جۆرێک کە بە شێوەیەک ترێگە بڵێن حکوومەت بتوانێت سوودی لێ وەرگێ بۆ کەرتی پیشەسازی واتە کشت و کاڵ بۆ پیشەسازی بۆیە بەو شێوەیە جوتیار گرنگی نادا بە زەویەکانی بەڵێ زیاتر حکوومەت گرنگی نادا بۆ کشت و کاڵەکە جوتیارەکان لێ دەیکەن و زیاتر ئەمە احتیمال گرنگی بە شتی دەرەوە ئەدەین زیاتر بە دەوڵەتەکانی دەوروبەرمان شتی ئەوەن ئەوێن دەر باشترە بۆ حکوومەتەکە ئێمە دەێنە لێرە توجاری پێکات بۆ ئەوانیش باشترە بەڵام ئەگەر بێتن کە دەشتە هەری دەستێکی گەورەیە ئەگەر کشت و کاڵی لێ بچین درێ زیاتر حکوومەت احتیمامی پێ دەبێنە بۆ بازارەکان باوەڕناکەم هیچ ئایبێشێت بەس کە جوتیارەکان لەگەڵ ئەوەشە کاک شۆڕش لەگەڵ ئەوەشە کاک شێرزاد لە سلێمانی باس لە کۆچکردنی گوندنشینان دەکات بە مەبەستی لە جوتیارەکانە دەڵێت دەشتە ناو شارەکانە و لەوێ کاری بازرگانی دەکەن یاخود بزنس وە خۆی دەڵێت و کشت و کاڵیان فەرامۆش کردووە ئەمە تا چەند کاریگەری هەبووە لەم بوارە بەڵێ کاکشان وەڵاهی قسەی کاک شێرزاد ڕاستە و داشم حکوومەت احتیمام بە کشت و کاڵی خۆمان بدات کە بتوانێت لە دەشتی هەریر لە هەموو شوێنێکی کوردستان یارمەتی بدات بۆ جوتیارەکان بۆ فەلاکان کە سەوزە خۆمان بێتە ناو کوردستان نەک سەوزەی بێگانە بێت بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت هەرێم لە سلێمانیەوە فەرموو کاک هەرێم ئەم کاتەوە باش زۆر سپاس کاک هەرێم ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی ئەم کاتەوە باش براگەم زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت فەرموو چاوەگەمی کاکەی گیان بەڕاستی حکوومەت ڕاستە شتی کردووە بۆ هەرێمی کوردستان بەس لە بوارێکەوە زەرەرێکی زۆری لە بە تایبەتی لە هەژاران ناوە بە بۆنەی هێنانی کرێکاری بیانیەوە
بێ لەوەش کرێکاری کوردی ئێران و کوردی ئەوە سووریا ئەوتمان ئاوارن لیان قەوماوە خۆیان کردووە بە هەرێمی کوردستانە بە هەر حاڵ بەس ئەم هەموو عارەبە کە ئێستا هاتوون ئەوە لەو ماوەی پێشوە خۆتان ئاگادارن کە 2 کەس لە سلەیمانی سەر بردرا و هەتاکو جارێکیش تعدا لە ئافرەتێک کراوە ئەمە کرێکاری عەرەبی کردوێتی باشە ئەم عەرەبانە یاخۆ ئەم کوردانەی ئێران کە هێنە هەرێمی کوردستانەوە بۆ ئیشکردن ئایا خۆیان یان مەسئولیەکانیان هێنن لە ساسە مەسئولیەکانیان هێن و ئیشیان پێکەم بە بەرنیوەیی ئێستا یەکێکی وەکو من ئاگادارە بەلایانی کەمەوە 20 مهندسی حکوومەتی هەرێمی کوردستان کە چەندەها کرێکاری هێناوە تا هەرێمی کوردستانەوە ئیشی پێکە بە شەراکەت باشە ئەم هەموو کرێکارە هێنێتە هەرێمی کوردستانەوە ئایا کرێکارەکانی هەرێمی کوردستان چی بکەن هەزارانی وەکو من کرێکی مانگی 400-500 کرێکانوە ڕەشێ مناڵیێ ئایا بەچی بەخێویکەن ئایا حکوومەت هەتاکو ئێستا هیچ ئاوڕێکی لەباری کرێکاران ناوەتەوە یاخود هەر ئامادەیە لەسەر کرێکاری بیانی و کرێکاری عەرەب و کوردی ئێران گیرفانی خۆیان پڕکەن و خۆیان دەوڵەمەندکەن و فەقیرەکەش سێریان بکە بەڵێ سپاس بۆ کاکرێم لە سلێمانی و زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک گۆران ئازاد لە دانیمارکەوە نووسیویەتی بە بڕۆی من باشترین چارەسەر ئەوەیە کارەکان بدات بە کەرتی تایبەت چونکە حکوومەت هیچ لە سەرمایه‌گوزاری نازانێت ئاکام سلێمانی نووسیوەتی ئەرکی حکوومەت ئەوەیە پارە ئاودی بکات بۆیە قسەکردن لەسەر ئەم بابەتە بێئەنجامەوە هیچ سوودێکی نییە چونکە حکوومەت خۆی زۆر باش دەزانێت ئەرکەکانی خۆی چییە بەڵام هەتا ئەرکی کەسەکانی خۆی مابێت هی کەس جێبەجێ ناکات حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید ئەو کاتتان باش هەولێری پایتەختەوە زۆر سپاس دەکەین کاک حەمید فەرموو وەڵام من سەرەتا پێشنیارێکمە بوو داواکاریەکەمە بوو دواتریش لەسەر بابەتەکەتان فەرموو کاک حەمید دیارە بۆ خۆتان دەزانن هەر لە کۆنەوە دیارگەی تەزبیح هەڵگرتن هەبووە بەڵام ئێستا ماشەڵڵا حالەتێکەیە لەوانەیە ببێ بە دیاردا یعنی خەڵکانێکمانەیە بەقەت دوو ئەوەندەی تایشپانکەی مۆسکۆفیزیێک تەزبیحەکان درێژ کردووە هەیە بە دوای خۆی دادەژێڕێ زانی ئەوە ساڵەکانی پێدەژمێرێ تەقویمی میلادیە ساڵنامەی میلادیە وەرزەکانی ساڵی پێدەژمێرێ ئەوە کوردەواری دەڵێ هەموو شت بەخێ خێش بە نانەڕەق یا خوێ بە پەلکەنان زاران ئەوە شتێکی باشە وازارم خەڵک پەلکەنانەکەش فڕێ نادا زاران خوێ بەمان نابوو ئیستا دەیگۆڕێتەوە تێکەڵا بۆ خەڵ و خاشاکی ناکە دیارە بۆ تەوەری بەرنامەکەشتان هەر ئەوەشیان لەوانەیە بۆ شێوەیە کە جاران لادیەکانمان لە سەتا 95 بگرە لە سەتا سەتی فرۆشیار بوون کریار نەبوون هەر ئاواز تومەکەکانیان دەگۆڕیەوە یعنی ئاڵگۆڕیان پێدەکرد ینی گەرم و جویان هەبوو نیسکونۆچیان هەبوو مەڕ و بزن و ماگا ماڵاتیان هەبوو قاز و کەڵەشێر و عەلەشی شوێرکیان هەبوو ئەوە کە پێویستی پێ بوو بۆ مەچینە و بۆسی و ڕیشتاشین و پاتری و رادیۆ ئەلەکتریکەکەی تۆشی گۆڕیەوە زۆر شتیتە کەلوپەلی تر یعنی هەتا جلوبەرجی لە مووی بزن و بۆ ڕانکوچۆغە بۆ زۆر شت ینی کەرەستەکانیشی هەتا کەرەستە و ئامرازی جوتکردنی وەکو نیر و گاسن و هەوزار و مەگەر گاسنەکە نوچی گاسنەکە ئاسنگەر دروست کرد ئاسنگەرەکەش خۆماڵی بوو ئەوە ئەو توێژینە زانستیانەی کە لە زانکۆکانی وێنەیە زۆر زۆر بەکەڵ کە ئەگەر بە درەنگیشەوە بێ حکومەت هەرێمی کوردستان کاری تۆ بکە یعنی تۆ چۆن سەرمایه‌گوزاری دەکەی چۆن کەرتی تایبەت دەبژێنیتەوە سەرەتا لە پێش هەموو شتێکەوە ئاشتەوایی نیشتیمانی بکرێ و ئاشکردنەوەی تێکاتە کۆمەڵایەتەکان دواتر ریفۆرم بکرێت کارکەسا یعنی بزانی چێ فەلاحە چێ دکتۆرە چێ مامۆستایە چێ حاکمە چێ مهندسە چێ سایەقا چێ فەڕاسە چێ کە هەموو یعنی هەموو شتەکان سیاسەت بێ دێ خۆی مامۆستای ئاینی بۆ جێگەی خۆی فەلاح بۆ جێگەی خۆی شار بۆ جێگەی خۆی شارەوانی بۆ جێگەی خۆی دواتر کە تۆ بتێ هەنگاوی دێتاکە یعنی ئەو زەویانەی دنیایەک زەویمان هەیە بەتوانێت بەلاو بکرێ و ئاسانکردنی ڕێگاکانی هاتوچۆ دروستکردنی سایلۆ و یارمەتیداری جوتیارەکان بەڵەکانی گواستنەوە بە دەرمان بە مدیدار بەڵێ کاک حەمید هەتا لە توانادا هەیە دەتوانێت لەمڕۆدا بۆ دەرمان ڕەشاندن هەلیکۆپتەر تەرخان بکرێ من دیارە قسەکردن لەسەر ئەو بابەتە زۆرە بەڵام بەڕاستی ئێمە ئەگەر بێت و لە ئێستااندا یعنی بیرێک دەکەینەوە لە ئایندەمان یعنی بەڕاستی کارێکی خراپە یعنی پێشکەوتی زۆر بەرەوستا زۆر باشە کاک حەمید بەڵێ ئێمەناڵ میشتێک نەکراوە بەڵێ سپاس دەکەین هەرێمی کوردستانی خۆمان خۆی بگرێت با حکوومەتی بەغدا ئەبێ خۆ بەڵێ کاک حەمید لە هەولێرە سپاس بۆ پەیوەندەکەت عەبدوڵڵا لە هەڵەبجەوە فەرموو کاک عەبدوڵڵا هەلو بەڵێ کاک عەبدوڵڵا گوێمان لێتە فەرموو بەخێراتنی میوانەوە ڕێزەکەمانە
فەرموو کاک عەبدوڵڵا. دارەی کشت و کاڵیەوە بەڕێزیان بەڵێ هەتاکو ئێستا ئێمە خاوەنی عەرزین هیچ سەمادێ دەرمانێ هیچ پێداویستێکیان بۆ دیاری نەکردین هیچمان وەرنەگرتووە بەڵێ هیچمان وەرنەگرت چونکە ئێمە کاکە گیان ئەبێ ئەو شتانە پێشی وەقت بێت پێشی وەرسی چاندنی گەن و چوتی تۆ بەڵێ سەردێ سەماد معقولە بە 50,000 دینار یا کاکە کاتی گەنم ئێمە دووتان گەنممانە سێتەن بۆمان ناکرێت لێراوە بین و بەستگەمان لە زەراکە لێمان وەرگرن و تەسلیمەکەین بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک عەبدوڵڵا لە هەڵەبجەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. ڕامین شێروانی نووسیوێتی حکوومەت زۆر شتی کردووە بەڵام ئۆپۆزیسیۆن هەر دەڵێت کەمە چی بکات بەڕای من زۆریان کردووە بە زۆریش ماوە بیکەن ئۆپۆزیسیۆنیش هەر خەریکی نانەوەی ئاژاوەیە. ئاکۆ دڵشکا و نووسیوێتی کام حکوومەت کام وڵات هەموو شتێک تۆ بڵێ حزب نەک حکوومەت هەروەها ڕێکا کوردی نووسیوێتی بەڕاستی ئەرکە حکوومەت ڕێگا خۆش بکات بۆ کەرتی تایبەت تا لە داهاتوودا بواری کار بۆ خەڵک بدۆزێتەوە ئەگەر کەرتی تایبەت چالاک بێت ئەوە هەموو فەرمانبەرە هەوو مەبەستیەوەی ئەو هەموو فەرمانبەرە زۆرەی نابێت حکوومەت هەروەکو ئاشکرایە بەشێکی زۆری بودجە بۆ موچەی فەرمانبەرانە. باوکی زمناکۆ لە گەرمیانەوە فەرموو باوکی زمناکۆ. کاک شوانگیانم کاتر باش. زۆر سپاس باوکی زمناکۆ. کاک شوانگیانم کاتر باش. زۆر سپاس دەکەین گوێمان لە دەنگ تا ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی باشترێ باوکی زمناکۆ. کاک شوانگیان بەڵێ فەرموو. والله دەربارەی وەرە بۆ تەوەرەکەم ئەم تەوەرەی لای تۆ نییە بێژین دەربارەی زیندانە سیاسەکان قسەکەم. بەڵێ فەرموو. ئێمە کاکە گیان وەسبەیەکی لە گەرمیانەوە حکم دراینە پشتڕاست کراینە تۆ قورعان دراینە لە هەولێر ئەمە 4 مانگە هەتا ئیستا هێجێ ئەنجومەن وەزیران کاکنە لای کاکنەچیرە تەوقعی ناکات. بەڵێ گیرمان خواردووە نازانین چی بکەین ئەڕێم وەم لایەکە کاکە گیان لە ئەنجومەن وەزیران چ لای کاک ئەحمەد هێژێ لای کاکنەچیرە گیرمان خواردووە نازانین چی بکەین. بەڵێ راپۆرت دەبەست کەلە کاکە گیان بۆ دەربارەی ئەو زیندانە سیاسەکان گەرمیانە حکم دراینە لە ئەبوغرێب مۆجبەیەکی نادان چی بکەین بۆ تۆ بڕۆین. کێشەکەی ئێوە ئەوەیە باوکی زمناکۆ کە وەکو زیندانی سیاسی لە قەڵەم نادرێن ینی بەڵێ ئەوە کێشەکەتانە کە موچەتان نییە یان قورعان دراینە پشتڕاست کراینە تۆ. بەڵێ 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 سپاس بۆ پەیوەندەکەت سپاس باوکی زمناکۆ. قوسەی لە بەردەڕەشەوە فەرموو کاک قوسەی. الو السلام عليكم. زۆر سپاس دەکەین کاک قوسەی. کاک بەنسبەت تەوەرەکەتان دەستنیشتان لێ دەکەم. زۆر سپاس دەکەین فەرموو. ئەمان وەختی خۆی لە مۆزەف بووم لە دایرەی بەهۆی کێشەی کۆمەڵایەتیەوە نەمتوانی دەوام بکەم ئەمەیان فەسڵ کرد. چوومە دایرە لێدەر سەر بە قەزای دۆر لێدەر محاوەلەم کرد گوتیان هەڕۆ هەولێرێ لە وەزارەتی شارەوانی و کتابەچی بنە دەستگەڕێنەوە. ئەمەی چوومە کرد جەنابی مەحافزی نەوزات هادی کتابی دامن چوومە دۆر لە وەزارەت و لە ئەوەی خلاسم کرد چوومە دۆچێ لەوێن دەربە منیان گۆتیەوە کتابانە چێ ناگوتمەکە مەحافزی گوتیەوە مەحافزی ناراسی. بەڵێ کاک قوسەی. سێ منداڵم ساحیبێ وەختی خۆی ڕاتبمە بۆ منیان فەسڵ کرد. بەڵێ ئێستا کەش هەرێم هەرێمە چ وەختا لە فەرقی نییە.
بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە زۆر سپاس بۆ کاک قسەی لە بەردەڕەشەوە عومەر لە سلێمانی فەرموو کاک عومەر باش زۆر سپاس کاک عومەر فەرموو بەڕێزەکەم بە نیسبەت کەرتی تایبەتەوە دیارە لە هەموو دنیادا دوو کەرتەیە کەرتی گشتی هەیە کەرتی تایبەت هەیە بەڵێ کەرتی تایبەت لای ئێمە ئەبێ حکوومەت بانگەشەی وەکە ئەبێ حکوومەت هەڵمەتێکی وشارکردنەوەی سەرجەم کرێکاران و دەرچوانی زانکۆ پەیمانگەکان کە لە کوردستانە بۆی ڕووبکەنە کەرتی تایبەت ئەنجا لە هەمان کاتە دەبێت یاسای خانشین دەستەبەری کۆمەڵایەتی کرێکاران ژمارە سینەوەی ساڵی هەفتاویە کە لە 6 2012 هەموار کراوەتەوە جارێکیکە هەموار کرێتەوە بۆ ئەوەی دەستکەوتەکانی لەگەڵ داخوازیەکانی ئەمڕۆی چینی کرێکاران یەک بگرێتەوە کەرتی تایبەت لای ئێمە پێمان وایە کرێکار بەو کەسە دەوترێت کە پاچ و خاکەنازیش پێ یاخود لە بیناسازیەکان نەخێ بەڕێزەکەم بەڕێزیشت کە ئێستا بێژەرێکی لەو کەناڵە عالیە بە کرێکارە ژمار دەکرێت بە پێی یاسای کاری عێراقی چونکە یاسای کاری عێراقی دەڵێت مەبەست لە کرێکار ئەو کەسەیە کە کارێک ئەنجامەدا بەرامبەر بە کرێک کەواتە ئێمە دەبێت چێ دەستگاکانی ڕاگەاندن چه حکوومەت ئەرشی سەرەکی لەسەر شانی حکوومەتە دەبێت هەڵمەتێکی وشارکردنەوە هەبێ لە هەرێمی کوردستان و هەندی سەرجەم دەرچوانی پەیمانگە و زانکۆکان و خەڵکانی بێکار بدەین کە ڕووبکەنە کەرتی تایبەت بۆی لە کەرتی تایبەت کار بکەن دەبێت کرێکار لە هەرێمی کوردستانە بەرهەمی هەبێ و پاشەکەوتی هەبێ بەداخەوە لە هەرێمی کوردستانە کرێکار نەبەرهەمیە نە پاشەکەوتی هەیە بەمە ئێمە ئەتوانین ئەم کەرتی تایبەت زیندووکەنەوە ئەم شارە زۆری کە لەسەر کەسی گشتی هەیە بە دامەزراندن کەم بکرێتەوە و کارێکی خۆشی زۆر سپاس. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بەرهەم ساڵح نووسیوێتی پێویستە حکوومەت ئاگاداری ئەو سەرمایەدارانە بێت و هانیان بدات بۆ دامەزراندنی کەرتی تایبەت بەم شێوەیەش دەتوانرێت لە ڕێگەی کەرتی تایبەتەوە ژمارەی بێکاران کەم بکرێتەوە هەروەها ڕۆژگار قادر نووسیوێتی بێگومان حکوومەتی کوردستان لە هاندانی کەرتی تایبەت و ئیستیسمار هەنگاوێکی زۆر باشینەوە بەڵام ئەگەر بە وردی ببینین لە بوانی کشتتوکاڵ و پیشەسازی سستە ئالان عەبدوڵڵا نووسیوێتی بڕای من سەرمایەگوزاری زیاتر لای کەرتی تایبەت بێت باشترە بەڵام لێپرسینەوەش هەبێت لەگەڵی بەمەش گەندەڵی کەم دەبێتەوە فاروق لە هەریرەوە فەرموو کاک فاروق باش زۆر سپاس کاک فاروق ئێوارەت باش فەرموو خۆشی و بەنامەکەی دەکەم بەڕێز زۆر سپاس دەکەین بەڵێ فەرموو سەرەتا هیوای سەلامەتی بۆ سەرۆک کۆماری عێراق مامزەلال دەخوازین بەڵێ خۆشی و بەنامە دەکەم بەڕێز وەڵاهی بەنسبەت ئەم تەوەرە حکوومەت دەستخۆشی لە حکوومەتی هەرێم دەکەین وەڵا حکوومەت چی بکە باشە حکوومەت کرد وەڵاهی هەموو خەڵەخەتیشان شێواندووە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین حکوومەت لەرەقاتی ئەو هەموو تشتەینای ئەو خەڵکە داوا ئەکا بەڵێ ئێمە دەستخۆشی دەکەین حکوومەت لەو پەڕی باشیەوە هیچی نەماوە بکات لە هەموو تشت سەرکەوتن و بەڵام خەڵک ئەوەندە پشیت کەنگە لێ ناگەڕێ هیچ شتێک شەڕێ بکەیت دەنا حکوومەتی هەرێم وەڵاهی هیچ قسوورێکی نەکردە هەر هاوی کرابی کردیتی لە تاقەتی دابی کردیتی بەڕێز بەڵێ کاک خۆشێکی باشی لێ دەکەین دەست لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سەلما لە کەلارەوە سەلما لە کەلارەوە بەڕێزیان کاتم کاتت باش زۆر سپاس دەکەین سەلما خان فەرموو وەڵی من برایەکم دوو ڕۆژ ڕژێ نەڕێتەوە بۆ داوامەکەی سەدە ساریان لێ بڕیوە بەڵێ لە چه فەرمانگەیەک سەلما خان لە چه فەرمانگەیەک ئەمە ڕوویداوە وەڵی لە خانەقی چ دایرەیەک مەبەستم وەڵی باوەڕ بکە دایرەکەی نازانم لەکوێ لە هینیەکە دایرەی چییە دایری چیەوە ها پێشمەرگەیە بەڵێ 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 سەلما خان ئەگەر شتێکت مابێ وەڵی تریسم نەما حیاتم زۆر مەمنون زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت سامان لە سۆرانەوە فەرموو کاک سامان چۆری باش برا زۆر سپاس دەکەین کاک سامان فەرموو کاک سامان گوێمان لە دەنگتە بەڵێ ئەرێ برا من قسەیەک هەبوو فەرموو باشە ئەو قسەمەکە سەلام دەکەن سەلام تێنەگەیشتم کاک سامان ئەو کەسانێکە سەلامت دەکەن سەلام بەڵێ فەرموو
بۆ جواب سەڵام لێڵێەوە کاک سامان بەباشی تێ ناگەم لە پرسیارەکەت دەڵێم بەڵێ دەڵێم ئەو کەسانێکە لێرە پەیوەند بی سەڵام دەکەم سەڵام بۆ جوابی سەڵام نەبێەوە کاک سامان ئێستا وەڵامی پەیوەندەکەی تۆمان داوە تۆ دەتوانیت قسە بکەی فەرموو گوێ دەدەنگمە کاک سامان سپاس بۆ کاک سامان لە سۆرانەوە محەممەد لە سلێمانی فەرموو کاک محەممەد کاک شوان جانم کاتەوە باش زۆر سپاس دەکەین کاک باشی محەممەد بەڕێزەکەم زۆر پێش سپاس لەوارەکەی جەناب تا قسە بکەم بەڵێ ئەڕێی کە ئەمەیە لە خزمەت جەناب تا بێڵێم بۆ بیسەرانی کەناڵەکەتان بەڵێ شتێکە پەیوەندیەکی زۆر بەخۆتی هەیە لەگەڵ تەوەرەکەی ئیمڕۆی ئێوەیە بەڵێ ئەویش بەڕاستی دەستخۆشکاریەکە لە کۆمپانیای قەیوان بەڕاستی کە ئەرچی خوێندنی ساڵێکی قوتابیەکی کەم دەرامەتی خستە سەر ئەستۆی خۆی ئێوەش وەکو کەناڵی نادیا وابزانم پێش چەند هەفتەیەکنەوە پێش بیستم کە بۆ کەم ئەندامان ئەوانش مبادرێکی ئاوایان کردووە من بۆیە ئەڵێم ئەرچی حکوومەتە ئێستا کە دەستخۆشخەری لەم مبادرە چاکانە بکە بەڕاستی کۆمپانیایەک ئیمڕۆ کە ئیشێکی خەیری بکە کە ئیشێ بکە بۆ تشجیعکردن و بۆ هانانی قوتابیان و ئەرک و سپۆنسەریان بێ ئەمە پێویست لە زۆر جێگەی خۆیەتی کە سپاس بکرێ بۆیە بە ئەرچێکی حکوومەتی ئەزانم کە ئیمڕۆ ئەوانەی کەوا خۆی ئەتوانێت بە تواناسازی بیان نێرێ و ئەوانش کە کۆمپانیەکان ئەیانێن وەکو واجبێکی کۆمپانیەکانیشی لێ بکە ئەمە جێگەی دڵخۆشیە بەڕاستی بۆیە کە ڕەتێکی کە ئێمە سپاس بۆ ئەو کۆمپانیانەی کە ئەم کە پیرۆزای کێشن هەوڵێن لە هەم ئاهەنگی لەگەڵ حکوومەت و لەگەڵ لایەنەکانی کەیە لەقەل بۆ پڕکردنەوەی ئەو کلێنانە و بۆ نامەوەی ئەو قوتابیانەکەوا توانایان نییە ئەمە من کە ڕەتیش کە سپاسی ئەو کۆمپانیایەکەم و سپاسی ئێوەشەکەم کە مبادرەیەکی ئاواتان هەیە بەڕاستی زۆر سپاس دەکەین کاک محەممەد حەز دەکەم حکوومەت ئەم بارە شتێکی زۆر گرنگە کە ئیحتیمامی پێباسن کە هەر کۆمپانیاک ئیشێکی ئاوا خێرخوا بگاتە دەستی خۆی شایانی ئەوەیە کە مەجال و یارمەتی بیت و هەلی ئیشی بۆ بڕەخشێنی زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانیەوە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک شەهێن سعید نووسیوێتی حکوومەت هەر کارێک بەرژەوەندی بۆ خۆی هەبێت زۆر بەباشی هاوکاری کارتە تایبەتەکان دەکات بەبێ لێکۆڵینەوە لە کارەکانی کە سوودی هەیە بۆ کۆمەلگەیان نا زانە ئەنوەر نووسیوێتی بەڕاستی حکوومەت بەس بیر لە هاونیشتیمانیانی ناکاتەوە لەبەر ئەمە ڕێگریان لە زۆر کۆمپانیا کردووە بێتە هەرێم دەبێت بەرپرسێک شەڕێ بکات جا دەهێڵن کۆمپانیایەک یان شتێک بکاتەوە لە بەرژەوەندی هاوڵاتی بێت حزب دەستی بەسەر هەموو کایەکانی ژیاندا گرتووە لەم هەرێمەدا هاوکار علی نووسیوێتی لە قەڵازیەوە ئەم تێبینی نردووە دەڵێت من پێم باشە ناوی حکوومەتت نەهێنین چونکە بەس حزبمان هەیە بەڕێزان وچانێک و دێنە وڵات بەڕێزان بەردەوامی لەگەڵتان باوکی ڕاز لە سلێمانیەوە فەرموو باوکی ڕاز زۆر سپاس دەکەین فەرموو کارتی تایبەتەوە بەڕاستی کارتێکی زۆر گرنگە پێویستە شان بەشانی کارتی گشتی بایەخی پێ بدرێت بەڵام بەداخەوە ئەوەی کە ئیبینین وانە ڕێژەیەکی زۆر لە گەردانی بێکار هەیە لە وڵاتەیە کە بە دوای کار لە ئاگەڕێن کاری مناسبیان دەست ناکرێت کارتی تایبەت بە تایبەتی لە بواری کشت و کاڵ پیشەسازی دایت بایەخێکی پێ نەدراوە لە وڵاتەی ئێمەدا زیاتر شتەکان بریتە لەوەی کە خەڵک شتەکان لە دەرەوەی وڵاتەوەیەنێ هەر لە میوە و کەرەسەی پیشەسازی و جلوبەرگ و شتەکانی تر بۆیە بینین باڵدارەکانمان پڕ لەو شتانە ئەوەی پێویستە بەڕاستی پێویستە حکوومەت بایەخێکی تایبەت بە کەرتی تایبەت بە بەداخەوە لە وڵاتی ئێمە کەرتی تایبەت تەنها بووە بە کۆمپانیەکانی وەبەرهێنا زیاتر لە بواری نیشتە جێبووندا ئەویش کە کۆمەڵێک سەرمایەداری گەورە بە تایبەتی ئەوان کە ئیشەکان وەرئەگرن وار بە خەڵکانی تر نازێ ئەمەش وای کردووە کە ڕێژەیەکی زۆر بێکار لە وڵاتی ئێمەدا هەبێ پێویستە چاوپیاخشانەوەیکی تایبەت بە کەرتی تایبەتدا بکرێت ڕێسا و یاسای تایبەتی بۆ دابەزێ بۆ کارە ئەمەش بەڕاستی هەرچی بایەخی پێبا بۆ پڕکردنەوەی ئەو کلێنانەی کە لە بواری بێکاریدا هەیە لە وڵاتی ئێمە باوکی ڕاز ئەگە پرسیارە بکەین ئەو ڕێسایانەی دەبێت بگیرێنە بەرامبەر بە کۆمپانیەکان پێت وایە دەبێت سەیری ئەو بکرێت کە بەرهەمیان چی بۆ هەرێم بەڵێ بەڕێزم خۆی زیاتر پێویستە بایەخ بدرێت لە کۆمپانیەکان لە بواری نیشتە جێبوونەوە بگوێزرێنەوە بۆ بواری کشت و کاڵ و
بۆ بواری پیشەسازی بەڕاستی ئەم وڵاتی ئێمە ڕێژەیەکی زۆر لە زەوی کشت و کاڵیمان هەیە کە باەخی پێنەدرا و تەشجیع ناکرێت ئەگەر وابێ زۆر کەس لە بواریان ڕەنگە بچێتە ئەو کارەوە کارە بتوانن لە بواریە کار بکەن هەروەها لە بواری پیشەسازیدا زۆر کارگە هەیە لە وڵاتی ئەگەر دروست بکرێت ڕەنگە ڕێژەیەکی زۆر لە بێکار لە خۆی بگرێت بەڵام بەداخەوە کۆمپانیەکانی وەبەرهێنان تەنها لە بواری نیشتە جێبووندا ئێمە ئیبینینەوە ئەویش کە کۆمەڵێ سەرمایەدار لە ملیۆنێرەوە بوون بە ملیاردێرێکی زۆر گەورە و تەنها سوودی بۆ خۆیان هەیە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە سلێمانیەوە فەرموو کاک عەلی زۆر سپاس کاک عەلی فەرموو ئەو برادرە سوحایلێک کە سەلامەوە کاک سامان پێشگی پێ بڵێ ئەو مەقصدی ئەوەیە کە من ئەڵێم سەلام عەلەیکوم جەناب ناڵێ عەلەیکوم ئەسەلام مەقصدی ئەو کەلیمە بوو کاک من حاڵی کاک عەلی من نەگوێم لە دەنگی بوو نەبوواشی تێگەشتم باسی چی کرد گوێم لەو شەی سەلامە بوو بەڵام من کە پەیوەندی بزانم سەلام عەلەیکوم بەڵێ جناب مفروض بڵێ عەلەیکوم ئەسەلام بەڵێ ئاساییە هیچ جیازێکی ئەو مەقصدی ئەو کەلیمە بوو بەڵێ دواتر هاوکارانم لە کۆنتڕۆڵە پیان وتم کاک عەلی بەڵێ فەرموو من بەنسبەت عفوا بەڵێ کاک عەلی فەرموو من ئەڵێم حکومەت ناڵێ مشی نەگرۆ بەس حکومەت کەراسی بۆ خەڵ ناکا من باسی منطقەی تانجەرۆ بکەم تەنها معمەلی بچووک و گەورەی تیادانراوە بەڕاستی حکومەت کاراسانیان بۆ ناکات پیشیان لێ قورسەکە مەفروضە کاراسانیان بۆ بکە مەفروضە کارەبایان بۆ هەرزانکە مەفروضە ئەوەی کە ینی هەیە بۆ دەوایرەکان کار ئاسانی بۆ بکە لەوانە بەڕاستی من ئەوەی کە تۆزی ئاگام لێ و نزیکم لێیانەوە وە تۆ لە ناویان ئەم بەڕاستی کاراسانیان بۆ ناکەم تا حکومەتەکەم کار ئاسانیان بۆ بکە کە یەکی معمەلێ دانێ بەلایەنێکمە دەکەت ئیشی لێگا ئەو کار ئاسانی بۆ بکە شتەکانی لێ قورس نەکات یعنی من داوام لە حکومەت ئەوەی کە هەڵەتێ بۆ ئیشانە کار ئاسانی بۆ بکە بەڕاستی کار ئاسانی بۆ ناکامل کردێ بەدوا لە حکومەتێکان بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئەمیر لە تۆبزاوە فەرموو کاک ئەمیر چۆنی بەڕێز زۆر سپاس کاک ئەمیر فەرموو چۆنی بەڕێز دەکەم باشی سپاس دەکەین کاک ئەمیر فەرموو پێشەکی دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەین زۆر سپاس دەکەین بەڵێ فەرموو لەسەر تەوەرینگۆ بەڵێ ئەوە ڕاستی کرێکاری بیانی گەلێک زۆرە لە کوردستانی ئێمە بەڵێ بەڵام داوە کرێکاری ئێمە شندێکی شێ هەندێکیشی ئەوە خانکردنەوەی سەر شەقەمە ویشانە ناکەن بەڵێ کاک ئەمیر بەڵێ ئێمە بۆ تەنها لە سۆنگەی هەلی کارەوە سەیری کەرتی تایبەت بکەین پێت وایە کەرتی تایبەت ئەرکی ئەوەیە زیاتر بڵێن هاوڵاتی بخاتە کارەوە واتە بێکار نەبنیان دەبێ بەرهەمیشی هەبێ بۆ کۆمەڵگا بەڵێ دەکەم لێت بەرهەمیە بێ کۆمپانیا و شتێ کە کار لێ بکەین زۆر باشە ئەگەر وایە حکوومەت دەبێت چی بکە کاک ئەمیر والله حکومەت دەبێ ڕاستی لەو شتە بپرسێتەوە کۆمپانیا بەڵێ بڕۆ زۆربەی کۆمپانیاکانی ئەوە خۆمان دەستگا حکومی خۆمان هەمووی کرێکاری بیانە بەڵێ بەس کرێکاری ئێمە شێ هەندێکی شێ نایکەن وەکو سەرخاوینکردنەوەی سەر شەقام وەکو ئەوە کەناسی ئەو ڕۆژە لە کەناڵی ئێوە شتێکم بینی گەلێک غەریب بوو بەڵێ کە گەنجێکم بینی وتی داوای کچێکم کرد ناندامی گوتەن وتیان تۆ کەناسی کرێکاری کورد بەڵێ کاک ئەمیر سپاس بۆ پەیوەندەکەت تارینا لە سلێمانیەوە سڵاو لێ بێ فەرموو زۆر سپاس تارینا خان فەرموو خۆشحاڵ بووم بۆ جارێکی تر لە بەرنامەکەت بەشدار بکەوانێ زۆر سپاس دەکەین ئێمەش خۆشحاڵین فەرموو پێشەوەی باسی خۆم باسی کێشەیە بکەم حەز دەکەم ئەوە بڵێم لێرەوانێ دوای چاکبوونەوەیەکی تەندروستێکی باش بۆ سەرۆ کۆماری عێراق خوازم هیوای ئەوە خوازم بە لەشێکی ساخەوانێ بگەڕێتەوە بۆ کوردستان و هیوام ئەوەیە لەسەر شاشە جارێکتر بیبینینەوانێ چکە ئێمە پێویستیمان بۆوە گەلی کورد بە سەرۆ کۆمارەوانێ دێشان نازیە بەڵێ دوای ئەوەش حکومەتی کوردستان شتیان بۆ گەلی کورد کردووە بەڵام هێشتا ماوێتی چەند شتێکی تر بکەن
لەگەڵ ئەوەشە حەزەکەم ئەو بڵێم تەلەبەکانی جامیعە کە داوای تەعینبوونیانە کرد حەزەکەم ئەو بڵێم بەعزە کەسێک هەیە لە دایرە و داوامەکانە کە داوامەکەن تەمەنێکیان هەیە بۆچی ئەو کەسانە تەقاوت ناکەن یان بۆ ئەو کەسانە لا نابێت من ئێستا چەند کەسانێک ئەناسم شەهادی پۆلی تێشیان نییە لە دایرە و داوامەکانە داوامەکەن ئایا ئەمە کەس قبولی ئەو شتە ناکە بۆچی یعنی حکومەت ڕێگە بۆوە ئەیە کەسێ شەهادەیەکیشی نەبێت و بەس ئەو تەلەبانە شەهادی جامیعەشیان هەیە و تەعینیان ناکەن بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی محەممەد هەر لە سلێمانیەوە فەرموو باوکی محەممەد مرحبا قوربان مرحبا باوکی محەممەد فەرموو ئەم کاتەوە باش زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش الله قوربان داوای دوعای خێر بۆ سەرۆک کۆمارەکەین انشاءالله بەڵێ وای گەورە شیفای بۆ بنێری ئەمجا سوالێکشمان هەیە فەرموو باوکی محەممەد ئەڵێم ئێوە هەر لەو تەلەڤیزیۆنە بەڕێزی خۆتان و یەکجار باسی ئەو نەخوێندەوار و ئەو شاهادی شەش و ئەمانە ناکەن کە خەڵک چانەها خەڵکی فەقیر خۆی نووسیوە ناونووس کردووە بۆ تاعینات و بەڵێ تا ئێستا ڕانەگەدراوە باوکی محەممەد بۆیە باسمان نەکردووە خرقیناکە ئەی نابێەوە بە حرفی بزانکۆ و هەر پەیمانگا چۆنە بێ بەڵێ ئێمە ئەگەر پێشهاتێک هەبێ لە بواری دامەزراندن بۆ کەسانی کە بڵین بڕوانامەکانیان لە خواروی پەیمانگا و زانکۆیە بێگومان بەدۆداچوونی بۆ دەکەین بەڵام تا ئێستا ڕانەگەدراوە ناوی ئەو کەسانە بۆیە ئێمەش تا ئێستا هەواڵێک یاخۆت بەدۆداچوونێکی وامان نەبووە لەسەری لە کەناڵەکەیەوە نووسراوە ئەو بۆ زانکۆ دوسێ جار بۆ زانکۆ و پەیمانگا بنووسرێ بەڵام ئەبێ وەکو عەدالەتێک بۆ وانی کشتای بێ ئەخر بەدەست ئێمە نییە باوکی محەممەد ئێمە تەنها بڵاوی دەکەینەوە باسی لێو دەکەین یاخۆت بەدۆداچوونێکی بۆ دەکەین ئاخر بەداداچوونی بۆ بکەن وەکو بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دلێر لە قەسرۆکەوە فەرموو کاک دلێر بارەس چاوانی زۆر سپاس کاک دلێر فەرموو باشی زۆر سپاس دەکەین ئەمن لە حەبانیە حەبانیە کاک دلێر لە حەبانیەوە فەرموو کاک دلێر بەڵێ حەبانیە دەوامەتگەین بەڵێ کاک دلێر ئەری چۆرە سەریۆمانەوەکان هیلۆزەگەلمانەوەکان بەڵێ ما وضعي كذا ناخذ ما هي له يا متوتي أبو ما زال ما يجي كردستان بميسن بەڵێ کاک دلێر بەڵێ دیارە پەیوەندەکەی پشرا سپاس بۆ پەیوەندەکەت باوکی هەنی لە سلێمانیەوە فەرموو باوکی هەنی سڵاو لێ بێ فەرموو هەلو بەڵێ باوکی هەنی ئەم کاتتان باش زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باشی قوربانیان بەڕێزی خۆشەویستی زۆر سپاس دەکەین زۆر دەستخۆشی تەوەرەکەتان یەکەم زۆر سپاس باوکی هەنی وەڵام بەڕاستی بڵێن حکوومەت کردی تایبەت بۆ لەلایەن چیەوە لەلایەن کرێکاری بیانیەوە جا چی نایانێ بۆ ئێرە بەڵێ جا هەرەوە ماوە وەڵی بڵێن ئەفغانیمان نوقسانە هەر ئەفغانی نوقسانە بێرە کرێگارەکانی خۆمان داماوانەوەدا بڕۆ بەردەم مزگەوتی گەورە و هەرچی مایانەی بینی دانیشتن قوربەسە کرێچی و نەبوون و خێزانێکی زۆر کەوتە بەسەریانەوە نە هاوردانەوەیەتە نەی شتێکە هەم کرێکار و ڕۆژ بە ڕۆژە بینیەتە هەرێمی کوردستانەوە بەڵێ سپاس بۆ باوکی هەنیە لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆری کۆمەڵاتی زۆر سپاس دەکەین لەسەر تۆری کۆمەڵاتی فەیسبوک شیلان جەبار نووسیوێتی لێرەدا حکوومەت بەرپرسی یەکەمە لە بەرهەمهێنانی ئابووری و خستنەگەڕی کەرتی تایبەتدا کە پێویستە هەستێت بە ئەنجامدانی ئەو ئەرکە لە ڕێگەی تەرخانکردن و ئاراستەکردن و ڕێگەدانی خاوەن کۆمپانیا و پرۆژە تایبەتەکان و هاوکاریکردنیان باوان عەبدوڵڵا لە پیرەمەگرونەوە تێبینەکەی نووسیوە دەڵێت من بە بڕوای من حکوومەت دەبێت سەرمایەگوزاری باشتر بکات بە سامڕەسام نووسیوێتی حکوومەت گشت کۆمپانیا زەبەلاحەکانی خستۆ دەژێر دەست کەسە نزیکەکانی حزبی نزیک لە خۆیان ئومێد ڕەسوول نووسیوێتی ئایا حکوومەت بوونی هەیە تا ئەرکی هەبێت ئەحمەد لە کەفریەوە فەرموو کاک ئەحمەد مرحبا زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد فەرموو کاکشمانگەن ئەم کاتت باش زۆر سپاس هەموو کاتێکت باش فەرموو کاکە دەربارەی بردانە سیاسەکان قسە لەگەڵاکەین بەڵێ فەرموو کاتێکگەن ئێمە چەند کەسێکین لە قەزای کفری بەڵێ باگمانیان کرد بۆ هەولێر قورئان دریان پشتڕاست کردیانەوە عنی قەزەی مەسەلەکەمان حکوومەکەمان بێژین بەڵێ حتا ئێستا تا هەر لە ئەنجومەن وەزیران
توقيع نكرا داوا لبرز صار كان حب بەڵێ کاک ئەحمەد بەڵێ دیارە پەیوەندەکەی پچڕا ئالان لە سلێمانیەوە فەرموو کاک ئالان ئەم کاتەوە باش زۆر سپاس کاک ئالان ئەم کاتەوە باش زۆر سپاس دەکەین کاک ئالان گوێمان لە دەنگتە فەرموو کاکشان یاقی وەکو ئەو کاک من باسی کرد بە نسبەتی ئەم کرێکاری خەڵکی سلێمانی کە زۆربیان بە ئیش و کارن بەڵێ دا حەزم داوا لە حکومەت ئەەکەم ینی تۆزە هاوکاری ئەو کرێکارە کوردانی خۆمان بکەن لەبەرەوەی زۆر لە کرێکاری خۆمان بێ ئیش و کارن دا با بڵێن زۆربەی شتی وڵاتانی دەرەوە لێرە خەڵک ڕەغبەتیەکات و با بڵێن ئەی کڕێ بەڵام شتی خۆمان وەکو شتی زیراعی ئەو شتانە یعنی زۆر نەیهێنە ناو بازاڕەوە ئەنجا شتێکیش با بڵێن بۆ بە نسبەتی پێشمەرگەیە معاشی 500,000 بەڵام لە تەلەڤیزیۆن وەکو باسیەکە ئەڵێ 500 بەرەو سەرەوە ناڵێ 501,000 جا پۆلیسیش معاشی 1,140,000 هیچ ناگا بۆ هیچ ئینزارێک و بۆ هیچ ڕۆشتنێک ناڕات بە هیچ لایەکە بەڵام ئێمە خۆم شخصی خۆم وەکو پێشمەرگە حتا ئێستا بۆ هەموو ئینزارێک و بۆ هەموو جێگایەک ڕۆشتوم نهیچ هەدیەک و هیچ شتێکیان چەکەڕە وعدیان پێوەین کە هەدیەشمان بۆ بێت بەڵام حتا ئێستا هیچ هەدیەکمان وەرنەگرت و هەر مەعاشەکەمان 501,000 بەڵێ کاک ئالان سپاس بۆ پەیوەندەکەت خەدر لە کۆیە فەرموو کاک خەدر زۆر سپاس کاک خەدر بەڵێ کاک خەدر سپاس دەکەین وڵای دوو پرسیارمێ ڕاستی من بەڵێ کاک خەدر وڵای پرسیارێکم بەرنامەکەتەوە دەستۆسیلەکەین ئەومە هیچ پلانەچینە لە بۆ ئۆڤەرهێنان ئەو کۆمپانیەستان تایبەت من خێو لێر هەمووی حکومەت هەمووی بخۆت دەزانی ماری تایبەتە بە دوو نەواڵە پرسیارێک تریشمانەیە ئەو یاریگانەی تۆی پێ دروست دەکەی بە تایبەتی لە هەولێر هەمووی لەسەر پارتیم کوێستان هەمووی لەسەر لاوان کە چۆن یەکێتی لەسەر خوێندکاران ئەوان لەسەر لاوان داوا شاکری بەزێشێتی دەبێ عقوی لە سلێمان لەسەر خوێندکاران دابەشکەن ئەوەی پارتی نەبێ ناتوانێت بریتی تۆی پێش وەگری ساعی تۆی پێ بەڵێ تایبەتە نێستا بریتی وەگرێک لایەنگری وان نەبێ ناتوانێت بچێت لاوان چکە لاوان تایبەتەوەوان هیوادارمەوان چارۆ سلێمانی بکەن بەڕاست یعنی لە لایەنگری وان نەبێ بریتی پێ وەرناچیدێ حکومەت دەیروسی دەکەوت دایبەشی وان دەکات ئێستا بەدەست لاوانە لاوانی سەر فایت بگوێت گوستانە هیوادارم بەخوا ناوستنەوە تۆزەکەوانیش بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت سەرتیب لە عربەتەوە فەرموو کاک سەرتیب ئەلو بەڵێ کاک سەرتیب فەرموو زۆر باش کاکشمان زۆر سپاس دەکەین ببوورە ئەو کەسەی کە پێشتریستی سەرتی تەلەفۆنکەوە نێفە سیرانیە ژیریتان لەگەڵای ناڵەبژەی تازەوە بەڵێ کاک سەرتیب فەرموو قوربان بەڵای من سەرەتا شارێکمە بەڕامەکەتانێ جەنابتان پیکناڵەکەدا کەناڵێکی سەرکەوتووە بەس بەداخەوە بۆ بەرنامێکی ئاینیتیان یانی خۆ هەموو ئەو بەرنامانێکەدا بە ڕوونژبوونی تایبەتی خۆیان یانەوە هەرێکی لە بەرنامەکانی کەش بەرنامێکی ئاینیتان ئەفوان بەڵێ زۆر ساوە دوێمی شام حەز دەکەم لەسەر مۆزوع بکەم بەنسبەت ئەو خەڵکانی کە لە ئێران گەڕاونەتەوە کاتی خۆی کە ئاوارە بوون بۆ تا ئێستا نەتوانێت کەسێ بانگێشکە لەسەر مۆزوع قسە بکات کە پێشتر باڵێنیان دابوو 10 میلیارد دینارە بۆ خەڵکە ئامادە کردووە تا ئێستا هیچ شتێکیان نەکردووە بەڵێ زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سۆران لە چەماڵەوە دوا پەیوەندیمانە فەرموو کاک سۆران کاک شوانم کاتت باش زۆر سپاس هەموو کاتێکت باش کاکە سۆران فەرموو بەنسبەتی هینەوە بڵێن معاشی پێشمەرگەوە بەڵێ پێشمەرگە حەقی وایە حکوومەت هەموو پلانەکانی خۆی بگۆڕە بە نسبەتی موچۆ لەبەرەوەی ئاشایست و پۆلیس و پێشمەرگە هەموو هەرێک واجبی هەیە حەقی وایەوە یەکسانیە کە بێ لە موچەکانیانە بە نسبەتی کەتی تایبەتیشەوە حکوومەت بەڕاستی ئیشی کردەوە بۆ خەڵناوە ئیشی نەکردەوە بەڵام کرێکارەکانی لە سەتا هەفتای خۆمانە نییە بڵین دەرەکیە ئیشین خۆمانە بەس حکوومەت بۆ بیر لەوە ناکاتەوە دووسێ کارگە دامەزرێنە کارگەی گلاسکۆ کارگەی شەکر کارگەی پافۆن کارگەی شتێکی تر چەندین کارگە هەیە ئەتوانێت هەرێکی
1000 کەس لە خۆی ئەگرێت تقریبا ئەتوانێت هەموو کوردستانی تێ ببوژێنێت بەڵێ بۆ کشت و کاڵیش سیرەکەی ئەگەر بۆ کشت و کاڵێ حکومت بۆ خۆی ئەتوانێت یعنی لە بواری کشت و کاڵە بۆ خۆی شتەکانەوە بەربێنێت و کرێکاروشتی بۆ بگرێت خەیتێکە بە ئێمەش لە دەرەوە نەکڕین هەموو شتەکان خۆمانە بێت و استفادەکەی هەموو بۆ خۆمان بێت پێویستمان بە هیچ زایەک نەبێت. بەڵێ سپاس بۆ کاک سۆران لە چۆنچەماڵەوە کە دوا پەیوەندیمان بوو. ئاری شێخانی نووسیوێتی تۆ بڵێ ئەرکی حەزب لە سەرمایه‌گوزاری نەک حکوومەت لەبەر ئەوەی تاوەکو ئێستا حەزب باڵا دەست بێت بەسەر حکوومەتدا ئەوە حکوومەت ناتوانێت هیچ هەنگاوێک بەرەو پێش بچێت بەڵکو بەس دەگەڕێتەوە بۆ دواوە. بەڕێزان تا سبەینی هەمیشە لە خۆشیدا بن.